مان باسکردنە لەسەر ئاشتەوایی سیاسی ئایا تۆ هێوڵاتی پێت باشە لایەنە سیاسیەکان دابنیشن و کۆ ببنەوە بێگومان دانیشتن و کۆبنەوەی لایەنە سیاسیەکان بەندە بە ئاشتەواییەکی سیاسی هەبێت ئاشتەواییەکی سیاسی هەبێت ئاشتەواییەکی سیاسی بە فراوان هەبێت بۆ لێک تێگەشتێکی زۆر هەبێت لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئێستا لە دۆخێکداین زیاتر لە هەموو کاتێکی دیکە بەویستمان بە ئاشتەوایی هەیە بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە چەق بەستووە هەموارە کە بێگومان ئەم دۆخی ئێستا ئەم دۆخە گۆڕانکاری نێودەوڵەتی و تێڕوانی نێودەوڵەتی بەرامبەر بە گەلی کورد لە دوای شەڕی داعشەوە ئەو نەهامەتیانەوە لە دوای کۆتایی هاتنی ڕێکەوتنامەی ستاکس بیکۆوە بێگومان گۆڕانکارێکی نێودەوڵەتی و ناوخۆیی گەورە هەبێت ئەبێت هەیە و ئەبێت ئێمە ئیسفادەیەکی باشی لێ بکەین وەکو کورد بێگومان ئەمەش بە ئاشتەوایی دەکرێت ئاشتەواییکردن لە پێناو چارەسەرکردنی کێشەکانە بێگومان کاتێکە دوو دراوسێ لە گەڕشێکدا با بڵێن قسەیان نابێتیان لێک عجزبوونێکیان لە نێوانیان هەندا هەیە بێگومان ئەگەر کێشێکیان نەبێت بۆیان چارەسەر ناکرێت هێزە سیاسەکانی هەرێمی کوردستانیش ئێستا لە هەموو کاتێک زیاتر پێویستیان بە ئاشتەوایی سیاسیە و لە هەموو کاتێک زیاتر دوور کەوتونەتەوە لە یەکتر بۆیە ئێستا هاوڵاتی ئومێدی بە ئەو ئاشتەواییە سیاسیە هەیە کە ئەبێت لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا هەبێت بێگومان ئێستا ئاشتەوایی سیاسی نییە دەبێت چی بکەین هاوڵاتی تۆی هاوڵاتیش پێشنیارێک دێ بۆی کە ئاشتەوایەکی سیاسی ئێمە وەکو هاوڵاتی بەرقەراری بکەین پێشانی حیزبەکانی بدەین بێگومان حیزبیش پێکاتووە لە خەڵک ینی حیزب یعنی خەڵک کە ئێمە وا بکەین لە حیزبەکانی خۆمان بە حیزبەکانمان بڵێن پەیامیان پێ بگەێنین کە ئێوە دەبێت ئاشتەوایی بن لە پێناو چارەسەرکردنی خەمەکانی ئێمەدا ئێمە هاوڵاتی داخواسیمان لە ئێوە ئەوەیە کە پێکەوەدا بنیشن ئاشتەوا بن ئاشتەوایی بچەسپێن لە وڵاتدا بۆی کە بێگومان وکوتمان حیزبەکان پێک هاتوون لە خەڵک کاتێکە حیزب دوو حیزب ئاشتەوایی نێوانیان نامێنێت بێگومان هاوڵاتیەکانیشی بە گشت یەکداچنەوە و شار چۆنەڵی شار شارێنە و ئەم لەو شارە و ئەم شارە و یعنی قسە بەوتن بەو شارە ئەم شار قسە بەێرە ئەڵێ و ینی بە شێوازێک لە شێوازەکان هاوڵاتیان دۆخیشیانی هاوڵاتیانی ژێگۆڕێ دۆخێکی ئەگەونە دۆخێکی ناخۆشەوە ئەزمونێکی زۆر خراپمان لەگەڵ ئەمەدا هەیە ئەبینین کە لە ساڵی ڕابردوودا شەڕی ناوخۆ دروست بوو لە ئەنجامی چی بوو لە ئەنجامی بوو کە ئاشتەوایەکی سیاسی نەبوو ئاشتەوایی سیاسی بەرقەرار نەبوو بێگومانە حیزبانی کە پێکاتبوون لە خەڵک لە ئەنجامی ئەو ناکۆکیانی نێوانیان شەڕی ناخۆ دروست بوو ئەو هەموو کوردە کوژراوەتە لە ئێستاش لەگەڵ یەکدا دانیشتون بێگومان کورد پێویستی بە ئاشتەوایی سیاسی هەیە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان بۆ دووبارە نەبوونەوەی قەیرانی گەورەتر وەکو شەڕی ناخۆ کە پێشتر ئەزمونمان لەگەڵیدا هەبووە و ئێستاش بێگومان مەترسی ئەوە هەیە لە دوای ڕیفراندۆمەوە کە ئەگەر مەسەلەن بە شێوازێک لە شێوازەکان ڕیفراندۆمەکان دەچێتە سەر بۆ لایەنێکی سیاسی کە ئاشتەوایی هەرێمی کوردستان تێک بچێ بۆیە ئێستا زیاتر لە هەموو کاتێک پێویستیمان بە ئاشتەوایی سیاسی هەیە هەموو کێشەکان چارەسەرکردنەکەی دەکرێتەوە بۆ ئاشتەوایی ینی پرسی ڕیفراندۆمە کاتێک کە باز لە پرسی ڕیفراندۆم دەکرێت لایەنێک دەڵێ بەم شێوازە بێت لایەنێکی دیکەڵێ بەو شێوازە بێت لە دووری یەکەوە قسە دەکەن بۆیە تا ئێستا نەتوانراوە پێکەوە دابنیشن و ئاشتەوایی سیاسی بەرقەرار بکەن کێمان لەگەڵە شادی خانمان لەگەڵە لە ڕانیەوە فەرموو شادی خان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله شادي خان. بس خوشم بدامن یکم کار کشمن رسم هی با بچم کار ندانی کنال اسمانی پیا. بله زور سپاس. سوار بتوارکه به دنیای و دانشتنک اگر استودی هبه بگش خالقی و به دنیا دانشتن داشته بلام اگر او دانشتن پیشتر نده. پێت وایە بە ئاشتەوایی سیاسی دەتوانین ئاماجەکانی گەلی کورد بەدیبێنین خەونی سربەخۆیمان هەیە خەونی با بڵێن ئابوورێکی سربەخۆمان هەیە خەونی زۆرشتی دیکەمان هەیە دەتوانین بە ئاشتەوایی سیاسی ئەم خەونانە بەدیبهێنین بە دنیایی و بە ئاشتەوایی ئەوە کە بەڵام نازانم تا ئێستا هەموو کۆبوونەوە کراوە هیچ ئاشتەوایەک نەزانی نازانم بەکان لەناو خۆیاندایەک نین پێدوانی ئەماگەر حیزبەکانی ژێک نەبن شۆڕە بێتەوە بە ناو هاوڵاتیان هاوڵاتیانش لە خۆیانە ناکۆکیەکەوێتە نێوانیان وەکو بینیمان لە ڕابردوودا شەڕی ناخۆ دروست بوو لە ئەنجامی ئەو ئاڵۆزیەی نێوان لایەنە سیاسیەکان پێدوانیە شادی خان ئێمە دەبێ هاوڵاتی هەبێ هاوڵاتی چ پەیامێکی بۆ سیاسیەکان پێدوانی ئەو
ناکۆکیری نێوان سیاسیەکاندا هەیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە نەبوونی ئاشتەوایی شۆڕە بێتەوە بۆ ناو هاوڵاتیانیش بە گژیەکدا دەچنەوە دوجار کارەسادی گەورە وەکو شەڕی ناوخۆ و با بڵێن شەڕی سارد کە ئێستا لە ناو ئیعلامی کوردیدا هەیە ئەمە کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان و پەروەردەکردنی منداڵەکانمان دەبێت لە ئێستاوە پێ دوانی پێ دوای ئەمە بە چی چارەسەرەکرێت ئەبێت چارەسەر بۆ ئەمانە چی بێت؟ ئەوە قسەکانی تۆ هەموو ڕاستن ئەوە کارێکە بەڵام وەکو بۆ خۆت ئاشتەوایی زۆر پێویستە حیزبەکان ئەگەر هەموو لە ناوخۆیاندا یەکجان بن ئێستا ئەوان بەدڵنیان ئێستا حیزبەکان بەتەواو بوونەتە دوو بەشەوە ینی هەندێکیان لە دژی ئەوکانی تر بڕیار بن ئەوان تر لە دژی ئەوانی تر بەدەست بۆ خۆت ئەڵێ یەکریزیک نینە لایەنە ئیتر نازانم ئەو یەکریزیش بە کۆبوونەیە دوو کۆبوونەوە سێ کۆبوونەوە چارەسەرەکە دەتوانن چۆن چارەسەریکەن هیوادارم هەموو لەنا یەکدا یەکڕێز بن بتوان ئەو کۆبوونەوەی کە ئیتر لە داهاتوو ئەگەر بیانێ کۆبوونەوە بکەن زەرمێکی باشە بن یعنی ئەگەر لە پێناو خەڵکی جادی ئەوەی حزبەکەی تێباتە نازل بەوەکەی تر بکات لاانێ باش پێ دوایە شادی خان هەر ئامانجێکی سیاسی حیزبی نەتەوەیی بە ئاشتەوایی پێک بهێنرێ ینی بە ئاشتەوایی ئەو ئامانجە بپێکرێ پێم وایە بەدڵنیاییەوە ئەگەر هەموو لە نایەکداگرن ئاشتاوا بنەوە بەدڵنیاییەوە پێکیت بەڵام وەکو ئێستا زۆر ڕوونا ئەو دوو حەزب بەسەرەکەی کە ئێستا زۆر ناکۆکردن لەگەڵ یەک یعنی هیچ شتامێکە تەنازل بەوەکەی تر ناکات ترەوە کێشە ترەکاتەوە هیوادارم هەموو یەکڕێز بن لەوانەیە هەموو ئامانجەکان بەسەری بەڵێ سوپاس بۆ شادی خان لە ڕانیەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ پەیوەندیەکەت شادی خان بەڵێمەش ڕای ئەو هاوڵاتی بوو شادی خان کە بێگومان هاوڵاتیان داوای ئاشتەوایی یەکەن ینی هیچ کەسێک پێی خۆش نییە ناماڵی خۆی کێشە و مشکلی تیابێەوە دوجار ئەمە کاریگەری لەسەر بەڕێوەبردننی ئەو ماڵە دەبێت ئەمە لە ماڵێکی بچووکەوە لە خێزانێکەوە بگرێت تا دەوڵەتێک تا وڵاتێک یعنی بەم هەموو مشکیلە و ناکۆکیانەوە ئەگەر پێوی دەوڵات دروست بکەی ئەبێت چ دەوڵەتێک بێ ینی تۆ دەوڵەتێک لەسەر کێشە و مەشاکیل بنیاد بنێبێت چ دەوڵەتێک بێ بۆیە پێش هەموو شتێک پێویستی بە ئاشتەوایی هەیە پێویستی بە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان هەیە کێمان لەگەڵا سۆلیمان لەگەڵ بە سلێمانیەوە فەرموو ئەو کاتەوە باش هەموو کاتێک سۆنی خان وەڵاهی جارێ ئەگەر دانیشن بەوە هیچ پەیوەندێکی بە خەڵکەوە نییە ئەوان لەسەرەوە هەموو لەژێرەوە هەمویان ڕێکن ئەمە تەنیا بۆ ئەوەیە میلەتەکان مەشغوڵ کردووە ئەڵێ کاتەی پڕ ئاستی ماڵە بەڵام ئەمان وایان کردووە کامە ماڵ لەم شارەیان لەم هەرێمەیە کێشەی نەبێت کامە ماڵخەیە لەم شارە تووشی قەیران و ناخۆشی و شەڕ و فەتەنن نەبوو بێ لە ماڵەکەی خۆیان بۆ کامە ماڵخەیە بگەڕێتەوە بتوانێت عیلاجێک بۆ مناڵەکەی بکڕێت پێداویستێکی مەکتەب بۆ مناڵەکەی دابین بکات بۆ خاتری خوا وەڵاهی ئەمانە نەخوا ئەناسن و نەپێغەمبەر ئەناسن ئیتر ئەوەی کە ئەویان بئێکەن هیچ کەسێک ناکات لەم وڵاتەیە بەڵێ سۆری خات پێ دوایە چۆن ئێمە ئەو پەیامە بە حکوومەتی یاریمی کوردستان بەلایەنە سیاسیەکان بگەێنین لانی کەم کە ئەبێت ئاشتەوا بن ئەبێت ئیتر بەسە کارکردن بۆ حیزبایەتی ئەبێت کارکردن بۆ خەڵک بێت بۆ هاوڵاتیان بێ خزمەتکردنی نیشتیمان لە پێشاو بگرن خزمەتکردنی نیشتیمان هاوڵاتیان بێگومان بە ئاشتەوایی دەکرێت ئێمە چۆن بدوان ئەم پەیامە بە دەسەڵاتداران و لایەنە سیاسیەکان بگەێنین ئەزانی چۆنە کێشەکە لەوەیە ئەوەی کە لەم هەرێمەیە وشتی خەڵکی ئەوێ بە پەنجەی کەس ئەژمێرێ بە پەنجەی دەسە چەند حزبێکە کە لەگەڵ خەڵکایە ئیتر ئەمەی کە ئێستا شەڕی ناوخۆ بێ هەڕەشاکەن نازانم چی ئەبێت دڵنیا بنەوەی کە شەڕی ناوخۆ نابێت چکە ئەوان تازە بۆنی پارەیان کردووە بۆنی نەوت و داهاتی خۆیان کردووە خەدنی بەبەرژەوەندی خۆیان نەخەنە سەر بەرژەوەندی ئەم هەرێمە بڵێن لەبەر خاسی میلەتەکە ئەوە کە تازە پارەکەیان بۆ کردووە ئەمە هەموو شتێکە خەنە لاوە پێشم وابێت بە پێس و دوو کەس دابێە ئەمە ئەگەر ڕاپەڕینێکی سەرتاسەری بێ بەلایەن چەند شتێکە ئەوش خەڵ ئەزانێت چێ لەم هەرێمەیە کە چەند کەسی بە پێم وابێت من نە لایەنگیری کۆمەڵی ئیسلامی من نە لایەنگیری دژتنەوەی گۆڕانیشم لایەنگیری ئەم میلەتەن کە ئاوا هەمووی بەیەکەوە چەوتاوەتەوە پێما بێ ئەتوانن ئەو دوانە ئەگەر ئەوانیش نەچنە قاڵی ئەوانی کە بتوانن هیچ نەبێت چەندێکی ئەم هەرێمە بۆ هەموو کەسێ باش بکەن زیاتر باوەڕ ناکەم هیچ کەسێ بتوانێت بەڵێ سپاس بۆ سۆنی خان لە سلێمانیەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت هاوڵاتیان بەگشتی زۆر بێئەمەلن زۆر گلەییان هەیە و
چونکە بێگومان دوجار ئەم کێشە و مشکیلانە هەمووی وگوتمان شۆڕە بێتەوە ناو هاوڵاتیان زەرمەندە بن زەرمەند یەکەم بەس هاوڵاتیە یعنی حیزب دروستبوونی حیزب تەنها بۆ خزمەتکردنی هاوڵاتیە کاتێک کە حیزبێک لەگەڵ حیزبێک ناکۆکیە بوو ینی تۆ دوو فکر با بڵێن ئەدەی بەیەکەوە کێشێکی گەورە دروستە بێ و کێشەی گەورەی لەکەتەوە بێگومان دوجار سەرنجام هەر هاوڵاتیە زەرێتی هەر هاوڵاتیە زەرەکات ئایا هاوڵاتیان ئێمەی هاوڵاتی چۆن بتوانین پەیامێک بە دەسەڵاتداران بگەێنین کە ئێوە ئیتر ئەبێت لەسەر مێزی گفتوگۆدا بنیشن دەبێت سازش لەسەر ئەو شتانە بکەن ئەو خاڵانەی ئەو یان ئەو بابەتانی کە حیزبەکەتیان پێوە بەسراوە چ لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کێمە لەگەڵا کاکشادمان لەگەڵا فەرموو کاکشاد وڵی کاکوتەنیاتان ێوێ بەڕێزەکەم لە جەنابەت کاکشاد کاکشاد بەڕێزەکەم وڵایە بێ حکوومەتەکەمان بیرکاتەوە هەتاکەیش خەڵکی وشکەکانەوە تاک مەسعودی بەڕێزەکە بیرکاتەوە کاکشاد پێ دوایە بیر ناکەنەوە دەسەڵاتداران و سیاسەکانی ئێمە بیر ناکەنەوە تاکە مەسعودی بەڕێزەکە بیرکاتەوە میلیۆنان ڕەحمە لە قەبری باس بێکان مەسعود نەبەسە سەربەخۆیمان ناوێت بەگەڵ خەڵکردنیلەکە بابێ کارەبا نەبێ بابێ ئاو نەبێ با بێنان نەبێ بابێ خواردن نەبێ بابێ خواردن نەبێ بابێ مەحەش نەبێ بەڵێ کاکشاد پێ دوایە تۆی هاوڵاتی ئیستا پەیامێک بگەێنە بە لایەنە سیاسیەکان بزانم چی ئەڵێیت فەرموو پەیامێک بگەێنە بۆی کە ئاشتەوا بن بۆی کە پێیەکەوە دابریشن بۆی کە خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان دابین بکەن پەیامێکەوەیە بەس ئەتاکەی پەیامی من ئەتاکی خەڵکی وشکردنەوە ئەتاکی دزیکردن عیبە دزیکردن کاکە عیبە وەرە عیبە وەرە ئەو مکەناڵەدا ئەو مکەناڵەی ئەلحەمدولیلا کەناڵ دابخرێت یا مکەناڵی پارێز زۆرێ بادای بکەن بەس بەداخەوە مەڕێزمێ بۆ کەناڵیەوە بەداخەوە هەندێک لە مامۆسەکان هەیە کە لە مەلا سۆسیەکان کە دەڵێن کەناڵی ئامۆژگەری دابخرێ بۆ کەناڵی ئامۆژگەری دابخرێ بۆ کەناڵی کورد بۆ باسی کەناڵی کورد ماکەس ناکەن کە دابخرێن و بێتماق بەڵێ کاکشاد تکایە بەبێ ناوێنانی هیچ کەسێک هیچ کەناڵێک هیچ لایەنێک وەیە ئێمە موسڵمان بەداخەوە کاکشاد پەیامێک بگەێنە بە دەسەڵاتداران با ئاشتەوا بن بزانم چی ئەڵێ بە دەسەڵاتداران ئەگەر دەسەڵاتدارێک ئەگەر لایەنێکی سیاسیاتە لای جەنابدیان ڕێکەوت بەریەکەوتنتان هەبوو لەگەڵیاندا پێیان دەڵێ چی ئەگەر بۆی ئاشتەوا بن وڵی ئاشتەوا بین باشترا ئاشتەوا بین لایەنە سیاسیەکان وەرە وەکوو یەکگرتوو بوو وەکوو کەناڵی وەکوو یەکگرتوو وەکوو پەیامی ئیسلامی بن وەکوو مامۆستا عەلیگاپی ئەوان بن وەرە وەکوو حیزبە ئیسلامەکان بن کە دایم ڕێکەوتون ئەلحەمدولیلا کە بێکەوە دانیشن ساز بۆ خۆی گەورە حیزبە ئیسلامەکان زۆر باشن لەو عەلمانیانە بەس بۆ عەلمانەکان دانیشن بێنێتەوە لەو وەقیعە ئەو خەڵکە وەرە یان بۆ سەرگیری باشتر ناکەن وەرە لەناو عەلمانەکانە سەرۆکی بکەنە بە سەرۆکی خەمخۆری ئەم میلەتە بێ ئەگەکان بەرەم ئەحمەد ساڵاحەکە خەمخۆری ئەو میلەتەیە یان بۆ یەکێک لە حیزبە ئیسلامەکانە بنە سەرۆژ یەکێک تا خەمخۆری ئەو میلەتە بن خەڵکی بەر خەتافەتی نەماوە بەخوا بەڕێزەکەم بۆ خواشێنە تاریم هدایەتەوە 25,000 وەرە لەو قەیرانەدا 25,000 بە پاری مۆیدا وەرە کارەبان نییە خەڵک گەرمایەتی خەڵک لە گەرمایە خەریکە ئەمرێ ئەو وەزعە بەمانە بەڵێ سپاس بۆ کاکشادی لەگەڵمانەوەی کاکشادی کاکشاد سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابەت هاچینە لای هەندێک لەو کۆمنتانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک سەبارەت بەوتەوەرە بۆمان نێردراوە ئێوەش دەتوان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پیجی پەیام تیڤی هەموو ڕۆژانی پێنجشەمەیەک پێش دەستپێکی بەرنامەکە تەوەری بەرنامە لە پیجی پەیام تیڤی دیاری دەکرێت ئێوەش دەتوانن لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە ڕە و سەرنجی خۆتان بۆ ئێمە بنێرن ئێمەش لێرەدا بیخەینە ڕوو بەشێکی من لێرەدا دەخوێنمەوە و بەشێکی دیکەشی لەسەر شاشەی پەیام بەدەر دەکەوێت دەروا دەتوان لە ڕێگەی سکایپیشەوە بە ڤیدیۆ سکایپ پەیوەندیمان پێوە بکەن ئێمە ئەوە پێکەوە گفتوگۆ بگەین لەسەرەوە تەوەری دیاری دەکەین لەسەرەوەی بابەتی کە قسەی لەسەر دەکەین ماری عەلی دەڵێت دانیشتن و کۆبوونەوەی پێشتر هیچ سوودێکی هەبووە تاوەکو ئێستا سوودیە بێت هەر گاڵتەکردنە بە عەقلی خەڵک ئیبراهیم زیاد دەڵێت گەر دانیشتنی ئەم جارە بۆ شەربەت خواردنەوە و چا خواردنەوە بێت ئەوە بچنە چایخانەکانەوە باشترە
چینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کاک محەممەدمان لەگەڵ لە 3 ساعت خەوە فەرمو کاک محەممەد ئەم کاتە باش باشتر بۆ بەڕێزت کاک محەممەد ئەوا من داوایەکم لەو دەسەڵاتدارانەی ئەم هەرێمەی کوردستان هەیە فەرموو ئەوا داوایان لێگەم پریای خۆیان کەون بچنە لای دکتۆرێکی پسپۆڕی دەرونی باش بە قورعان ئەمانە خەڵکیشان تووشی نەخۆشی دەرونی کردو نەک بەس خۆیان کاکە وەرە گەنمەکە عەرەب دەیدیکڕێت نەتوانی گەنمی جوتیاران و وەرگری باسی دەوڵەتی سەربەخۆ بۆکەی ڕیفراندۆم بۆکەی وەڵی بۆ میلەتە قوربەسەرا ئەڵێ یەکیان کە خۆخم وەڵی ئەم بەزەکەوە نایانەتەوە لێ ئادەبەنە 300,000 نە لە خەڵکی بە بەعاش خەڵکیان بۆ داماو نەکرا بەمە وای ئەکەن خەڵک لە بەدرگاکانیان بکەوێ دەم دارۆکە بڵێ تو خوا فریامان کەوت شتێکمان بدێ ئەوە نەبێتی تر نییە بەخوا ئەوەی لە حکوومەت هێرێمی کوردستان بینەوە تا ئیسە 50 ساڵ سەبەنمە لە هیچ دەوڵەت و لە هیچ کەناڵێت نەبیستوە داواکاری چییە لە حکوومەت یاریمی کوردستان کاک محەممەد والله من بەس ئەخواڵێ مەڵێ مە مەسئولانەوەم دەسەڵات مەسئول نین دەسەڵاتدارن ئەینا مەسئول ئەوەی ئەمانەی کە مەسئول نایکا بەرپرس نایکا ئەمانە دەسەڵاتدارێکن بەس بۆ خۆیان و بۆ بنەماڵەی خۆیان و تووشی نەخۆشی دەرونی بوونەمانە کاک محەممەد دەبێت هاوڵاتیان لە بەرامبەر ئەمانەدا چی بکەن لە بەرامبەر ئەمەداکردێ دەوڵەت بە چی و بە چی ئێجی من پێم وایە شتێکی پاشە لەو خەڵ فریای خۆی کەوێ خەڵ لە موچانە هاتە سەردا دەبا لەما بێتە سەردادە داوایە دێ بکا بەتە وەزعی خەڵک باشکەن باسی دەوڵەتی سەربەخۆم بۆ نەکەن کاک محەممەد پێ دوایە ئەبێت هاوڵاتیان چی بکەن لە بەرامبەر ئەمریکا جەنابەت باست کرد ئەم کێشانە وەختانی جەنابەت من داوام لە هاوڵاتیان هەیە بێتە سەرجادا هاوار بکات دەوڵەتم ناوێ لە دەستی ئەمانە سەداقسێ برای بەڕێزم من گوناحش مەکە باسیەکەم لەبەرەوەی ئەنفاری کرد کیمیابارانی کرد هەرچەند مەسئولانی خۆشمان بۆ ئەنفار و کیمیاباران و سوژەیان بۆ بردو هێنان و هەرێمی کوردستان بەڵام من زۆر بە داوای لێبردنەوە لە سەرسوکاری هەموو شەهیدانی کوردستان کە بەدەستی حکومەتی بەعەت خۆی 8 ساڵ شەڕی ئێران عێراقی کرد یەک کەس برسی نەبوو هێشتا ئێرانی بە خواردن و بە ئەزراق و بەشتی ئەم عێراقی ئەمەشیا ئەمان ئەیان و ئەو کاتە ئەمان هاتنە سەر حکومەیان و نەوتی عێراق بۆ ئەسلیحە و چەق و تەخەمەنی بوو دەی فەرمووی زێمان بەچیەدەن وەڵی من داواکاریمەوەی لە خەڵک فریای خۆی کردێ بەخواوامان پێیە خۆمان تەمەنێکمان کردووە لە ناڕەحەتی زۆر گذەشتین بەڵام مناڵەکانمان لەوەیەکن بە قورعان تەحاملێ و نەهامەتیە ناکرێت بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد لە 3 ساعت قەوە لەگەڵ سەرکەوتوو سەرکەوتوو ئەگەر بە سۆساوە لە ناو حیزب فریاکەوت توخوا سپاس بۆ کاک محەممەد ئەمە دەنگ و ناڵەی ئەم هاوڵاتیەکە لە شاشەی تیڤەکە و داوای هاوکاریە کات حکومەت یاریمی کوردستانیش دەسەڵاتدارانیش باز لە سەربەخۆیی دەکەن یعنی تۆ سەربەخۆیی بۆ کی ینی تۆ بەتەمای دەوڵەت دروستکەی بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیان یا بۆ مەبەستی سیاسی خۆت ئەگەر بۆ مەبەستی سیاسی خۆتە ئەوە بێگومان دەبێت داوا دروستیکە ئەگەر بۆ خزمەت گوزاری و بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیانە و دەبێت ژیانی هاوڵاتی خۆش بکەیت دەبێت پێش هەموو شتێک ژیانی هاوڵاتیەکان خۆش بکەیت هەتاوایان لێ بکەیت کە قەنەعات بکەن بە دەوڵەتێکی سەربەخۆ بڵێن دەوڵەتی سەربەخۆمانە بێت بێگومان لە ئێستا خۆشتر دەژین بەڵام تۆ کاتێک لە هەرێمێکدا نەتوانی بەڕێوەیان بیت و نەتوانی هەرێمێ بەڕێوە بیت و موچی دانیشتوانەکەی دابین کەی لە کاتێکدا تۆ خاوەنی چەند بەرزێکی نێدەوڵەتی گەورەیت و خاوەنی داهاتێکی نەوتی زۆری بڵێن کاکیوامان لەگەڵ لە ڕانیەوە فەرموو کاکیوا سلام علیکم علیکم السلام ورحمة الله کاکیوا باش دەکەم زۆر سپاس دەکەم بەڕێزەکەم گاسەکەتان کەوەستانەوە حقیقەتەن یعنی پرسیار لە زۆر جوانەکە داتانەوە بەڵێ بەڵام بەڕای من نا بەرنامە پێشکەشکردن سایدێ لەمانایە نهی شتێ یعنی لە باوەڕەتم ئێستاگە هیچ ئێستاگەیمان نەماوە یعنی خسا و منداڵی ماستایە هەم منداڵی بینێنە خسا منداڵی نەهاتوەمانە یعنی نازانین هەتاکی چاڵی بینێمە بەڵێ پێشنیاری چیە کاکیوە پێشنیاری چیە بەڵێ ئەم خەڵکیش خۆی داری مەگا لەبەرەوە هیچ قسەیەک هیچ کردارێک و هیچ ئەمانە فایدی نییە و هیوادارم سەرکەوتوو من لەستا خۆش بێت بەڵێ سپاس بۆ کاکیوە
لە ڕانیەوە لەگەڵمانە بیکە یوە سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێزت. بەڵێ بەڕێزان هەشتەوایی سیاسی لە پێش هەموو شتێکەوەی بۆ لایەنە سیاسیەکان ئەگەر لایەنە سیاسیەکان ئاشتەوا بن بتوان ئاشتەوایەک دروست بکەن ئەوە بێگومان هاوڵاتیانیش لەناو خۆیاندا ئاشتەوا دەبن و هەروەها کلیلی چارەسەری هەموو کێشەکان ئاشتەواییە. کاتێککە تو ئاشتەوانی دوو کێشە دەیە ئەوە شەڕی ناخۆی دەکەوێتەوە. کاتێککە تو ئاشتەوایت دەتوانێت خزمەتی هاوڵاتیان بکەیت. باوکی ڕۆمانمان لەگەڵ فەرموو باوکی ڕۆمان. ئەم کاتەوە باش درێبەرن. باشتر بۆ بەڕێزت باوکی ڕۆمان. دەستخۆشی تێوارەکانێکم سڵاو لە کەناڵەکەتان. زۆر سپاس دەکەم سڵاو لە جەنابەت. سڵاو لە بینەرانی کۆڵاڵ. زۆر سپاس. لەسەر تەوەری بەرنامەکە و برای بەڕێزم من پێم خۆشە من و هەموو هاوڵاتیان یاریمی کوردستان هەموومان پێمان خۆشە هەموو ڕۆژدا بنیشین و شتێکی باش بۆی دروستکەنم خیزانە. بەڵام بەداخەوە ئەوەی کە ڕوون و ئاشکرا تەنها پێما بێتاتێکی سیاسیە من نادا بۆ هیچ شتێک من نادا بۆ ڕایگەل من نادا بۆ یاستا بەداخەوە زۆر بەداخەوە کەواڵێن. پەیامت چییە بۆ ئەو لانانەی کە ملدادەن بۆ یاسا ملدادەن بۆی کە ئاشتەوایی دروست بکەن بۆ خۆشگوزارانی هاوڵاتیان؟ وڵی پەیامم چییە متەناتوانم داوای دێکەم وانی ڕژایەکی برانیان دێکەم ڕژایەکی برانیان دێکەم بیکەم بەخاتر خۆی سەوەیە وا زۆر بەرنامە خراپە بێنم. ئێمە هەموومان کوردی لایەنە سیاسیەکان هەمویان خاوەن خەفاتی خۆیان هەمویان شەهید و قوربانی زۆران داستنە و ئەم بەزبوونەیە ئەم بەزبوونەمان دەدەست بچێ جارێکی تر بەخەری ڕۆ ناکەندی بینەوە. وڵاتی ئێمە پڕە لە نەوت و کازا و شەریکە و داهاتی بۆ باوکی ڕامان سپاس بۆ پەیوەندیەکەت. باوکی ڕامان کاک ئیمرانمان لەگەڵە لە ئاکریەوە فەرموو کاک ئیمران. باش السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشی برای بەڕێزم. زۆر سپاس. سەبارەت بە دەوڵەتی کوردی وەبزان بەرنامەکەتانەوە سەبارەت ڕسەندۆ. کاک ئیمران بەڵێ. برای بەڕێزم ئەمە ڕۆژێ فەجە سوژدەی لە خۆی ببین کو سەرۆک بارزانی دەعوای حەقی مافی کورد دەکات. بەڵێ. داوای سەربەخۆی کوردستان دەکات. چ شێوەیە کابراەکە بەلێ دەوڵەتی کوردیمان ناوێت ئەوە چنە و ئەخیان نەبێتە کو بەستە بڵای من بەسە ئەم دەرێ سەرۆک بارزانی ماش دەکەین کوڕە بە قوربانی دەبین با دەوڵەتی کوردی ڕا بگەین. سپاس بۆ کاک ئیمران لە ئاکرێەوە لەگەڵمانەوەی کاک هادیمان لەگەڵا لە کفریەوە فەرموو کاک هادی. هەلو فەرموو کاک هادی بەڵێ. لەگەر کیا کتێبە برای بابا. کاک هادی فەرموو. هەلو مرحبا. کاک هادی فەرموو قسە بکە فەرموو گوێم لە دەنگی جەنابەت. سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. تۆرن کاکە باشن؟ وەڵا باشین جەنابەت باشی کاک هادی لەو ئەوە گەرمایە. بەرنامەی پەیامە؟ بەڵێ بەڵێ. ئێدم کاتێک ئەگەر بەرنامە ئاوا تەقدیمەکە بەڵامی کرد. بۆچی کاک هادی؟ ئەی هەر یەکی بەلەو لێ قسەکە کاکە قسە ئاوا ناکرێت قسە ئوسوڵی هەیە قسە قیمەتی هەیە قسە گەرە قیمەتی بێ. بەرنامەکەەوە ریڤازۆم چۆن بکرێ و چۆن دەکەن. بەڵێ. ئەی کاکە. بەڵێ. ریڤازۆم بۆ لەو دەکرێ ئەوە هێگە من نادم نیە ئەوەگە من ئاوم نیە ئەوەگە من پارەم نیە. بەڵێ. پارەت نییە بەکە بۆ دێرێ. بەڵێ. حکومەت دێ بڕایی کاوێنێت بۆ تو. بەڵێ. حکومەت ئەوەی ها لە بەردەسایدات بەخوا 54 ساڵە هەم لە حزبا و حزبایەتیەکەم 356,000 ڕات بەکەمە. ئیسەیکە هاوارم نەکردێ بڕێم ئەمە و ئەوە. بەڵێ. ئەوەیە حکومەتی هەبێ ئەی داوای حکومەتی تۆ دەکەی کردی بۆ برسیدەی نەیکرد. بەڵێ سپاس بۆ کاک هادی لە کفریەوە لەگەڵمان نبووی کاک فەرزەندەمان لەگەڵا لە شیلاتزیەوە فەرموو. ئەلۆ دەمباش. دەمباش. دەتخۆشین تا بەرنامەکەتیانەوە نسبەت پێرەهەوا هەندی برین نەخۆری بۆشتاتیا چونکو هەموو دنیاتێک کۆتە سەرنشتنێ ئۆخفنا ئێکودە کۆدێسە سەسە. بەڵێ. ئەبرێکە ئەمە حیزبەکە بخۆت کێشیتن ئەڤەندان نەسڵ حەتۆشتر ئابێدەیە یا کۆردستانەدەیە. بما پێخۆشترە هین بێن گەل گورۆنە ڤابن چونکو ئینسان زۆڵن گورۆن نایە ئەبێ حیزبەکە بکۆجی نێنێکەتن. خەتار مۆلێکیڤەیە بەس مخۆبن هەوا دەکەت خۆدا گەلوۆن بۆ بەرژەوەندی خۆی کۆندە دەنگێ زێدەین بینن ئەوژی بۆش نینە زۆمە بەیان بینە داوڵات پۆشتێوی گۆڤێناشتن بژنەوە مەزیابەت بێت مەزیابەت چونکە ئەوە نەکریە
هم پیشنهادی خودکشی خصوصی باز به هوا باز مسئولیت پیش کنم جدید نکنه من خاص کنش گروه نفردن چون گروه نوسته بیتن عندی که گروه نم ضد كل دنيانا وده كل البرنامج هسته. بله. بله سپاس جبو پیوندیات کاک فرزنده کو شیلازی دگل مدابوی کاک حسن من لگلا لکفریو فرمو کاک حسن. برای السلام علیکم و رحمت الله همه بینرانی خصوص. جو سپاس کاک حسن جان فرمو. بابا جان تان او روزار که ما یا همو کردی دشرف همو کردستان همو کردستان دورتی داشتا لما خابن من كلقال خدمت الجناب تان وهمو بينراني بصراحة تقسم الرحمن طالب مكان تقسم مخابن بأو عناد سياسي أنقل كردستان درتقوه وإذا كان بتيكات إن شاء الله أو بستوى سياسية بتاعته خوێن هەم ئێمەی کوردستانیان باشە کاک حەسەن بۆ بەم گەرما یاری ئەو بەستەڵەکە بۆ بەم گەرما ناتوێتەوە پێ دوایە بەم گەرما نەتوێتەوە بە چێتوێتەوە کاک حەسەن گیان وەڵڵاهی ئەمشەو دەورێتم بینی دوو مامۆستای ئاینی یعنی من لەیرۆ داوا لە وزارەتی ئەوقاف دەکەم لە مامۆستایانی ئاینی بەڕێز دەکەم لە کارگۆرە بەڕێوەدانەکەم لەو کارێزەرانە سەر بەرکەوتنە هەموویان مامۆستایانی ئاینی بەیان ئەوەی وەتان بياني كسكر أنفال بياني مظلومات هوابجو أنفال بياني أو كثاني تفسير أخبار اللباسوري عراقي يقول للمي باسوري عراقي دعوام هي الليتان بيكنا خاطر خوا بيكنا خاطر وتقاني خوا إيوه حضوري بياني إسلام دوري أشتوائي دوري قرايتي دفتر خريطة لا مصايني أيني بقوتان القرآن فاتعنوا بابا یەکێتی پارتی چۆن شەڕان کرد فەرق پارتی و یەکێتی هەموو حیزبەکان ببوویتەوە ئیسانی ئەم هەستا بەی بە دانیشتن خۆی تا ئەلحەمدوللا کەس کەسی نەکوشتووە کەس کەسی نەکردووە و ئومێ دەکەم ئینشەڵڵا مامۆستایانی ئاینی بەداخەوە و ئێمەی تاک و هاوڵاتی دابەزبوونە بەشە حیزبەکانە مامۆستایانی ئاینیش بەخار وەریان دابەزبوونە بۆیە من ئومێ دەکەم ئومێ لەم پەیام بیکەنە خاتری خوا ئێمە ملەتێکی مسلمانی لنوتويات لبروسي أعضائي لهاتني بحث إن مسلمانتنا سلمان بطفي كواي جودا يعني جاهم أكون عندك سلوك الساينسية بتاعتوا لسر فرانكو بس أبكاتهم بديتين كاك سپاس بو پیوندیکات سپاس بو تو کاک حسن جان کاک علامه لگلا شهر زورو فرم کاک علام السلام عليكم عليكم السلام ورحمة الله كاك دست خوشی برنامجكم السلام لجنابك السلام لقناة كتان سلااو لە کۆمەڵی ئیسلامی سلااو لە مامۆستا عەلی باقیر هەرگێوە ڕاستان کرد لەگەڵ بەنگەرانتانە هەرگێوە پیاوانە و مەردانە زانیتان کە چێکن بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان لەبەر ئەوەی پەشیمانم کە دەنگم بەێوە نەدا پەشیمانم کە دەنگم بەێوە نەدا من ئەڵەم حیزبەکان تەنها سێرکردنی یەک و پێکەنین و شەدر خواردنەوە بێ هیچی تر نییە هیچ قەناعەتێکم بە دانیشتنەکان نییە قەناعەتم بە ئەو حیزبانە نەماوە کە لە ژێر سێبەری پارتە گەورەکانە دانیشت و سێریەکەکەمی پێکەنن لەبەرەوە من دەستخۆشی لەوێکەم دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامیەکەم دەستخۆشی لە هەڵگێستانەکەم لە کەناوتان لە مامۆستا عەلی باقیر زۆر سپاس بۆ دێوی خۆشەویست سپاس بۆ جەنابشت کاک ئالەگیان سپاس بۆ پەیوەندیەکەی جەنابت بەڵێ بەڕێزان هاوڵاتیان بەگشتی داوای ئاشتەواییەکەن و گوتمان هەموو خەونێک بە ئاشتەوایی بەدیهێت ئێستا پێویستە لایەنە کوردیەکانی هەرێمی کوردستان زیاتر لە هەموو کاتێکی دیکە ئاشتەوا بن بۆ چارەسەرکردنی کێشەکانی هاوڵاتیان بۆ خزمە گوزاریەکان بۆ ئەوەی کە بەدنیا بڵێن ئێمەش گەلی خۆمان خۆشێ و لەگەڵ یانی با جارێکی تر ئێمە شەڕی ناخۆ بە شێوازێک لەبیر بکەین کە جارێکی لە دانیشتنیەکە لە گفتوگۆیەکدا لە مناقەشێکدا باز لە شەڕی ناخۆ نەکەینەوە ینی شتەکەمان لا ئەوە بڵێن لە پێشترداونە لا عیبە بوو بێ ینی با ئێمە کارێک بکەین کە هاوڵاتیان دڵی هاوڵاتیان لە خۆمان ڕازی بکەین ئێمە هاوڵاتیش با کارێک بکەین کە ئەگەر حکومەت لێمان تێنەگەی کارێک بکەین کە بۆی کە لێمان تێ بگات ینی پەیامیان پێ بگەێنی لە هەموو ڕوویەکەەوە لە خۆپشاندان بێت لە بە ناڕزایی دەربڕنی بێ بە شێوازێکی ناڕزایی دەبڕنی بێ کاک بڕوامان لەگەڵا کێمان لەگەڵا
كاكا ئەسکەر فەرموو. كاكا ئەم بەرنامە دەستخۆشیتان یەکەم لەم بەرنامە جوانە. زۆر سپاس دەکەم کاک ئەسکەر. ئەو خەڵکە هەمووی ئەوێ برسیمە و تینی و مەوڕاستە عالم برسیە دووتینیە. ئێمە حکومەتی بەغا برسی و تینیەتیمان نەکەم بوو زۆر موچەمان لێ نەبڕێ ئێمە بۆ زیادینەوە لە حکومەتی عێراقی. طبعا حکومەتی عێراقی وەکو سوودن کە لە بچەمانی کردەوە ئەبێ ئێمە لەگەڵ یەک پارچەی ئێوە کابن. يعني صالح تەوەرەکە قسە بکەی با ئێمە نەیبەستینەوە ڕاستە لایەنێکی سەربەخۆی ئەگرێتەوە لایەنی ئاشتەوە یعنی بە ئاشتەوای سەربەخۆی بەدیێت بەس با لێرەدا بەس باسی سەربەخۆی نەکەین با نەیبەستینەوە بەس بە سەربەخۆیەوە یعنی زۆرێک لەو دەستکەوتانە زۆرێک لە دەستکەوتەکان ئەو دەستکەوتان بێگومان خزمەتکردنی هاوڵاتیانیش دەستکەوتە بۆ حکومەتی هەرێمی کوردستان دوجار خۆیان قازانج دەکەن دوجار خەڵک لێی سوودمەندە بێ هەر خۆیان کە سوکاری ینی ئەم خەڵکە کە سوکاری ئەوانە ینی حیزبەکانیش لە وڵاتیان پێک دێن با ئێمە نەیبەستینەوە بەسەر بەخۆی هەرێمی کوردستانەوە چ پەیامێکت هەیە بۆ لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی ئاشتەوا بن با هەنگاوێک بنێن بۆ ئاشتەوایی والله ئێمە هەمومان داواکەین کاچێک ئەم کوردستانە حەقم نییە کۆمەڵێک حەزیان بەم ئازادی کوردستانە نییە ئەوە درایە بەڵام ئەی باشە ئێمە ئەگەر ڕفراندۆم نەکەین یعنی هەتا مردن ئێمە حەزێک دەسەبین و یعنی هەککە لە بچەی يعني وڵاتە ئیقلیمەکان بینێمە يعني عێراقی هەتا چی خێرێکمان دەیبینیە ئەی باشە ئەگە ئێمە سەوت بۆ ڕفراندۆم نەدەین ئەی بەیانی چی لەگەڵ خوێنی شەیدان ئەڵێن چی ئاشتەوایی ئێمە باس لە ئاشتەواییەکەین ئایا ئاشتەوایی لە کاتی ئێستادا پێویستە بۆ گەلی کورد بەڵێ ئەرەوەڵا زۆر پێویستە حتا لە ماڵێک تا ئەگاتە هەموو حیزب سەرکردەکان ئاشتەوایی و ئێمە چۆن بتوانین زۆر دەریدا بەڵێ سپاس بۆ کاک ئەسکەر لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک بڕوامان لەگەڵە لە چەمچەماڵەوە کاک بڕواگیان فەرموو باشی براکەم زۆر سپاس کاک بڕوا دەستخۆشی بەرنامەکەت لێرە زۆر سپاس دەکەم کاک بڕوا بەڕاستی ئێمە لەگەڵ کشتوان لەگەڵ گرتیاندومین لەبەرەوەی چەند ساڵێ مەخسوێ ناپشێنینەوەی لە پێناو کوردستان ئێستا بەڵێ کاک بڕواگیان با باز لە ئاشتەوایی بکەین ینی ڕاستە ڕیفراندۆمیش بێگومان بە ئاشتەوایی سەر بەخۆی بەدیهەیە ڕیفراندۆمەکرێ بە ئاشتەوایی موچی خەڵگە درێ هاوڵاتیان خۆشگوزەران نەکرێن بەس با ئێمە جارێ پێم وایە بێ ڕیفراندۆمەکە باسمان لێ کردەوە با باز لە ڕیفراندۆم نەکەین دووبارە بێتەوە سکا بەرنامەکە لە پێشترا باسمان لێ کردەوە باز لە کێشەکانی تر بکەین یعنی موچی خەڵکە ئاشتەوایی کە کاتێک دوو حیزب ئاشتەوا بوون بێگومان خەڵکی کوردستانیش ئاشتەوا بن لە نێوان خۆیاندا ئەمەمان بینەوە بەرجەستە بوو بەڵێ براکە من لەگەڵتام کە تۆڵی باسی موچەکەین بەڵام ئەم موچەی پێستان ئایدەن قڕێکەنەوە لە کاتێکا کە ڕیفراندۆمەکرێ تا دوسێ ساڵحەیە وڵاتی دیاربەتی وڵاتەکە نادا هیچ لە کاتی سەربەخۆیی و پێمە چەند ساڵە خوێنەوشێن و ساڵ بۆ دەوڵەت بدەین ئێستا لەم کاتەیە بەڕاستی کاتیت دەستخۆشی بەرنامەکەت لێدەوە هیوادار و قەزی کوردستان لەگەڵ ڕیفراندۆمی بەڵێ سپاس بۆ کاک بڕوا لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بی سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێستان کاک بڕوا کاک فەرهادمان لەگەڵ لە سلێمانیەوە کاک فەرهادیان فەرموو کاک فەرهاد کاک فەرهاد کاکەجیان باشی سپاس دەکەم کاک فەرهادگیان جەنابەت باشیت ئێوە باشمە قوربان کاکەجیان سپاس دەکەم من دەستخۆشی لێ یەکەم بۆ بەرنامە جوانە بەڵێ زۆر سپاس کاک فەرهاد بەئێوە جوانە ئەوەی کە جەنابتان تەقدیمەکەن و هەموو کەناڵەکانی کە تەقدیمەکە هەموو حیزبەکان چیان لە دەمی ئێوە بووایە دانیشتایە بە یەک جەلسە کۆتایان بە هەموو شەڕ و ئاژاو چێیە دانیایە نەک من پێم لەسەر لە کەناڵە جوانەکەی ئێوە قسەیەکی نابەجێ بکەم وەڵا فڵان کەس فڵان حیزب بووە و فڵان حیزب بووە و ئەمە یعنی بەڕاستەبێ جوان نییە ئێمە چاوەڕێیەکی ناوڵاتیەکی لەم وڵاتە کەسێ حەز بە سەر بەخۆی خۆی نەکات کوێر بە قەت سلێمانی نابێت سەر بەخۆیە باشە دوای ئاشتەوایی دۆخی ئابووری و سیاسی و گوزارانی هاوڵاتیان وەک پرۆژە خزمە گوزارەکان جارێکی تر وەگەر بخاتەوە ئاشتەوایی نێوان لایەنە سیاسیەکان ئەزان ئەگەر ئاشتەوایی بکات ئەوان دانیشن ئاشتەوایی بکەن هەموو شتێک بە تەدریجیەوە سەر ڕێگاتی خۆی بەڵێ بەس ئەمان دانانیشتن ئەو من حەزم بە تۆ نییە تۆ حەز بە من نییە من قسە لەگەڵ تۆکەم دوای کە چوومە دەرەوەی سمێرسەکە هەمووی پوچەڵەکەم و حرمەتم بۆ جەنابێ
چەند کەسانێکم کە قسەی شرکەتی ڕیان بە ئارەزوو خۆیان هێنن لە پێناوی دۆلار و زین ئەفریای ئەویان لەبیرە نەماوە کە ئاشتەوایەکی تەواو بکەن دەستکەنە ملیەک ئێمە کەسمان نە کەسمان دوژمنی کەسمانین نە کەسیشمان لە وڵاتێکی غەر بۆ هاتووین دانیشتوین ئێمە هەموومان پێمان ئەڵێن کورد مەسەلەیەکی پێشینەڵک باد و باران بێ لە کورد کەڵێتەوە هەموو شەڕی داعش لەسەر ئەستۆی کورد بۆ پێشمەرگە کوژا و کوڕی خەڵک شەهید بووە دەبا ئەمانیش باوەڕیان بۆ قسەیە هەبێت دانیشن ئاشتەوایی بکەنە دەستکەنە ملیەک بۆی ئەو میلەتە ڕەشوڕوتە بێتەوە سەر تاجیکی خۆی و کەسە ئەوە نییە وڵا بنە برسان نەمردووە کەس لە برسان نابێت کەسەکەم برس چییە؟ ئەگەر تۆ گەڵای خۆی گەڵا هەر گەڵا خۆی حرمەتم هەیە نامری بەڵام مردنێک گێر ناخۆشە کە تۆ دەستی حەدێکی تیاێ بخنچێنێ ئەمە دەسە ئەنجا بۆ من تەنەزول بۆ تۆ نەکەم بۆ تۆ تەنەزول بۆ من نەکە قەیچێکە ئێمە برایەکین با تەنەزول کەین شۆڕ بۆ تۆ بەناو هاوڵاتیانیش یعنی ئەمە ئەبینین ڕۆژانە بەتاکی شۆڕ بۆ تۆ بەناو هاوڵاتیان کەسەکەم هاوڵاتیان چاوەڕێی دەمی ئەم سەرکرداناکەن سەرکردی ئەنی چی سەرکردی ئەنی باوکی کورد بەڵام ئەوان خۆیان بە باوکی کورد نازان بە باوکی میلەت نازانن ئەگەر بە باوکی میلەت دەزان فەرموو دانیشن تاکە جان تاکە شەڕی براکوژی ئێمە بۆ چاو لە ئەگەر بەسەرێ نەکەین کە ئەوان دانیشن بە حەگارێک خصوصیە نعلەوەش لە پەرلەمانی هەموو عالەم بەڵێ سپاس بۆ کاک فەرهاد دوانی وا بکەین بێنە سەرباری بەڵێ کاک فەرهاد سپاس بۆ جەنابەت سپاس بۆ وتەکانت ئەچینە لای کاک یوسف لە کەرکووکەوە کاک یوسفیان فەرموو ئەو کاتەوە باش بە قوربان باشتر بۆ بەڕێزت کاک یوسف وەڵڵی من پێم وایە حزبەکان ناتەبان کۆمەلگاش ناتەبایە بەڵێ ئەگەر کۆمەلگا تەبابایە تۆ تەبابایە و ڕۆشنبیر بایە نێڵێت حزبەکان ئەوە کۆمەلگایی بەسەر ئەو کۆمەڵ خەڵک بکەن بەڵێ ئاسی ناوشاری لەگەڕێتن بۆی هەموو کابراچینە خوێندەواریزم بەڵام ئاسی ناوشاری کۆمەلگا وای کردووە کە ئەوانە ببنە بێوەزمە بەسەر ملی خەڵکەوە ببنەوە بار بەسەر ملی خەڵکدا بەجێجایی مێژووی ئێمەی کورد سەبا و هاوڕا بووینە حتا ساڵی 91 دادرگەرانی کوردستان بە هەموو شێوەتوانی ویستیان دووکرد لە تاکی کورد بچێننەوە یەکیان خۆش ئەوە هیرەش ناتوانی بەڵام بەداخەوە ئەگەر بۆ تێدان فەتی تێدارم لە ملکیان دەسەڵاتی کوردی زۆر بە ئاسانی ئیشی لەسە هەڵەتێت غیرەتی لە خەڵکاندەوە زۆرێکی لە خەڵکاندەوە زۆر سپاس بکەم بەڵێ سپاس بۆ کاک یوسف لە کەرکووکەوە لەگەڵمانەوە سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێزت بەڵێ خۆشەویستان مانە بەگشتی وتەی هاوڵاتیان بوون بۆ چوونەکانی هاوڵاتیان بوون هەمویان داوای ئاشتەوایی دەکەن یعنی ئێمە داوایەکی گرنگە و داوایەکی ڕەوایە و بێگومان حیزبەکانیش خۆیان دەزان نەبێت ئاشتەوا بن ینی هەموو ئاماجێک بە ئاشتەوایی بەدیهێت ئەگەر تو ئاشتەوانە بیت بێگومان هیچیشی بەدەست نایە بێگومان ئەم ئاشتەواییە شۆڕەبێتەوە بۆ ناو هاوڵاتیان ئێمە ڕۆژان ئەمە بینین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تۆمەتبارکردنی یەکتر و ناوزڕاندنی یەکتر وە ناشرینکردنی ناوی یەکتر وە و زۆرشتی دیکە بێگومان ئاشتەوایی بە تایبەت سیاسی ئاشتەوایی سیاسی هۆکار و خوڵقێنەری ئاشتەوایی کۆمەڵایەتیە بێگومان چونکە حیزبەکان هەر حیزبێک و لە کۆمەڵێک هاوڵاتی پێک دێت ئەتوانین بڵین هاوڵاتیانیش کاریگەریان لەسەر و ئاشتەوایی هەیە دەتوانن پەیامێک هەر هاوڵاتێک هەر هاوڵاتیانی ئێمە یەک بوونایە ینی هەمویان پێکەوە داوایان بکردایە کە ئەبێت حیزبەکانی هەر یەک و داوای لە حیزبی خۆی بکردایە کە دەبێت ئێوە ئاشتەوا بن لەبەر ژیانی هاوڵاتیان بێگومان هەر حیزبێک لەسەر ئەساسی خۆشگوزارانی هاوڵاتیان دروست بووە ینی بۆی کە خزمەت گوزاری بۆ هاوڵاتیان دابیر بکات و ژیانێکی خۆش و شایستە بۆ هاوڵاتیان دابیر بکات بەڵام ئەوەی لێرەدا بۆتە جێگەی سەرسوڕمان لە کوردستاندا ئەوەیە کە ئاشتەوایەکی سیاسی نییە هەر هێزێک باز لە هاوڵاتیان دەکات و باز لە خزمەت گوزاری بەرامبەر هاوڵاتیان دەکات باز لە مافەکانی هاوڵاتی دەکات بەڵام سێرەکەی لەولاوە مافەکانی هاوڵاتی پێشێ کردووە ئاشتەوانیە تەبانیە ملکەش ناکات بۆ داواکاری هاوڵاتیان لە کاتێکدا خۆی باسی هاوڵاتیەکات هاوڵاتیانی پشتگوێ خستووە یانێمانە کۆمەڵێک کێشن کە لە هۆکاری نەبوونی ئاشتەواییە کۆمەڵی کێشەی گەورە وەک ناتەبایی بوونی کۆمەلگا و
زۆر شتی دیکە قەیرانی تازە تێروە تۆ نەوەیەک دروست دەکەیت کە نەوەیەکی بە شێوەیەک لە شێوەکان فاشی دەرەچێ ینی ئەوەیش هەر لەسەر هەمان ڕێژکە ڕوات وا پەروەردەبێت کە ملکەش نەکا بۆ کەسی بەرامبەری ئەمە ئەوە بینی ڕۆژانە کاتێک کەسێک حیزبێکە و بەرامبەرەکەی حیزبێکی دیکەی قسەی لەگەڵ ناکەێک بە شێوازێک لە شێوازەکان قسەیەکی نەشیاو دەکرێت ئەمەش ڕنگدانەوەی هەبوو لە نێو لە تیڤەکانەوە ئەیبینین کە بەرپرسەکان پەرلەمانتارەکان ڕۆژنامەنووسی حیزبەکان ئەیەن بەیەکەوە قسە لەسەر یەکتری دەکەن ئەمانش کاریگەری لەسەر هاوڵاتیان هەیە با ئێمە لە هاوڵاتی و هاوڵاتیان خۆیان لە خۆیانەوە دەست پێ بکەن خۆیان تەبابن بڵێن حیزبەکان ئێوەش چاو لە ئێمە بکەن وەکو ئێمە تەبابن ئێمە لێتان قبوڵ ناکەین ئاوە بشێوەیە بن ئاشتەوایی بچەسپێنن و ژیانی هاوڵاتیان خۆشکەن بێگومان لە ئەنجامی ئاشتەوایی هەموو شتێک دەستە بەرەوێت بۆ هاوڵاتیان ئۆتۆماتیکیان وەکو هاوڵاتیەک خۆی لە پەیوەندیەکانە ڕایگەیان ئۆتۆماتیکیان کێشەکان خۆی بەرەو حالبوو دەچێت و حەلت دەبێت. من هەندێک لە کۆمنتەکاندان بۆ دەخوێنمە شادیکۆی دەڵێت دانیشتن سوودێکی سارە عەلی دەڵێت دانیشتن هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت تەنها بۆ کات بەسەر بردنە. بێگومانم تەسەوڕێک کە دروست کراوە هەر حیزبە سیاسەکان خۆیان دروستیان کردووە لە ئەنجامی کۆبوونەوەیەکی زۆر بینیمان چەند ماساتێکی زۆر بەسەر کوردستان داهات ئەو هەموو کۆبوونەوە هیچ ئەنجامێکی نەبوو بێگومان ئێستاش کۆبوونەوەی زۆرتر و زیاترش دەبینین هیچ ئەنجامێکیان نابێت ئەمە وای کردووە کە هاوڵاتیان بێئەمەل بن و هاوڵاتیان باوەڕیان بە حیزبەکان نەمێنێت حیزبەکانیش ئەویان بۆ ڕەخساوە کە ئاشتەوانە بن لە بین یەکدا محەممەدجاف دەڵێت نەخێت لەبەر ئەوەی تەنها بۆ قسەی خۆش و خواردنی میوە ئاڕۆن ئەمەشێکی ترا هەر لە گرفتەکان هاوڵاتی نەمانی سیقەی هاوڵاتی بە حکوومەتەکەی خۆی جارێکی تر مەئەساتی و کارەساتێکی گەورەترە تۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت هاوڵاتیەکانی خۆشگوزەرام کات دەبینی لە ئێستادا قەیرانێکی زۆر هەیە وتمان گۆڕانکارێکی نێودەوڵەتی زۆر هەیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو کاتێک زیاتر ئاشتەوایی بچەسپێنێت. سەید وەفامان لەگەڵا لەم هاباتەوە فەرموو. بەڕێزەمە کاتتان باشتر بۆ بەڕێز کاتی ئاشتەوایی دانیشتنی ئەحزابی کوردی بەحقیقەت ئەگەر ئەوڕۆ ئەو ئاشتوایە دانیشتنە ڕوونەدا دوا دەکەون یعنی بارودۆخەکە لە دەست دەچێ مێزۆکەدا ڕۆژێکی ئەوەندە زۆر دیاری نەکراوە بۆ ئەو ڕۆژە حەساسە ئەگەر ئەو دانیشتنە ڕوونەدا پیاوێکی وەکو جەنابی سەرۆکی هەرێم نتوانێت لەگەڵ سەرۆک حیزبەکان دانیشێت نتوانێت لەگەڵ ئەوانەی کە یعنی داوایشان هەیە سەبارەت بۆ پێشترسیە ڕێیەکی جیاوازیان هەیە بە دێمان ڕوودەدا بە دێ دەمێنن بە حەقیقەت شیاوێ جەنابی کاک مەسعود بەخشەی بێفەڕۆز لە هەستی بێ لەگەڵ گۆڕان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی ئێنگۆ دڵسۆزترن ئێنگۆز خەبات و کردو ئێنگۆ زەخمەت و شێشاڵ ئێنگۆ شەهیدی دا و ڕاستە گۆڕاندوونە دروزەدان کادری کۆمی تێدای کوڕی شەهید و ئەنفالی بنەماڵەی بێخەوناوی تێدای لە هەموو دڵسۆزن بەڵام ڕێی جیاوازی هەیە ئەی کاک مەسعود ئەو ڕۆنەیەکا پێنج ئەو کارە دەکات جنابی مامۆستا عەلی باسیر ئەمن پەیوەندێکم پێوە کرد لە شوێنێکی لە سلێمانی کارێکم پێی بوو سەبارەت بەیەکە دڵی ئێمە کۆمەڵی خەڵک بوو ڕازیمان تا لەگەڵ جنابی سەرۆک پەیوەندێکی کرد کە کوتی یا لە ڕاگەیانەکە بۆرزانم لە کەناڵەکەی خۆتان جوڵ لێ بوو کوتی من هەر بینم لەبەری نەبوو پەیوەندیمان خوا بوو سەبارەت بە داواکاری ئەو کۆمەڵی خەڵکە کارم کرد بە هەست و کارش کاکاکە چی ئیشکالێت یان شو زمان مسئولیاتی خۆی زێنی دەکات هەست بەکاتە هەست زان مەسو چی بیایە وەخ ئەو کارە دەکەیت هەست داخوازەکانی نیگێ بکە ئینشاءالله شتە ڕوو دەدا لەوان هێندێ کۆمەڵێکی تر ڕەشنبیری تێدا هەست لەگە سەرکردەکانتا خسەکەن هەندووە هێندێ بەیانەکانی گوجەنجەکان خسیان لەگەڵ کاتە ئەو ڕۆژە لە دەست دەچێ ئەگە دێمە ئەو اتحادمان نەبێت سوێنی ناسو کی بێنە کوردستاندا دروست دەبێت ئێمە لۆمەتان دەکەین کە ئەو ڕۆژە نێژنێتان بۆ دروست بوو نەتانتوانین بیخۆزنەوە نەتوانتانی استفادەی لێ بکەن چۆن توانین ئاشتەوایی کاک سەید وەفا پێت وایە ئاشتەوایی سیاسی باشوور لەسەر باشوور و باکوور و ڕۆژهەڵات ناکۆکن لەگەڵ مۆزوعات دڵتان ڕازی دەکرێت ئەمن داوای لێبوردن دەکەم لە تەلێفۆنەکەم و دەنگی جەناب دەنگی تەلەڤیزیۆنەکەشم کەس کردەوە پرسیارەکەتم جوێنێ نەبووە دەربەفەرمووی کاک سەید پێت وایە
ئاشتەوایی سیاسی باشووری کوردستان کاریگەری لەسەر باکوور و باشوور و ڕۆژئاوای کوردستانیش هەبێت؟ بە دڵنیایی وەلایانی منەگەر دەوڵەتیشی کوردی جیرانم دی و ئەمە وەکو کوردی خەسم دێم لێ فەخر دەکەم دڵنیاکە دەبێت کوردستانی بیانی دەبێت ئێنگۆ بە ئەو تەڕی متمانە و بە دراوسەکانتان پیان بڵند کاکە ئێمە بچووکترین هەڕەشەمان نییە ئێمە دەبینە برا پێکەوە معاناتمان پێکەوە مشکلاتمان پێکەوە خەڵک دەیە لە پیرانشار و سەردەشت و دانە و مەریوان خزم خەسوکاری لەو دیوی سنوورە لەو دیوی سنوورە ڕۆژێک لە ڕۆژان بە ناحەق دابەش کراوە ئەوە ئێمە دەیچینە برایەتی هەرگیز دەبینماندا نەمێنێ دەبێ ئەو شتە ڕۆ بدا بە حقیقەت دەبێ ڕۆ بدا زۆر ڕاستە بەڵێ هیوادارم سەرکەوتوی دەبێت ئینشاءالله ئاشتیاریش دەکەن و دانیشتنیش دەکەن و بە نەحوی ئەحسەن دەبێت بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی بەڕێزت کاک سەید وەفا کە لەم هاواتەوە لەگەڵمانە بووی سپاس بۆ جەنابەت بەڕێزان هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان هیوادارین بەرنمەیەکمان پێشکەش کرد بێ شایستە بە ئێوە بێ هەروەها هیوادارین لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان تەبابن لە ناویەکە بۆ خۆشگوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێگومان داواکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش هەر ئەوەیە لەوان ڕێزی محەممەد کەماڵ و تاوی هاوکارانم خوڵ فەرمو تا بەرنامەیەکتر و بەیەگەشتنەوەیەکتر بەخوا گەورەتان ئەسپێرم شاد و سەفراز بن خواتان لەگەڵ